سڵاتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک. بەڕێزان بەپێی ئامارێکی فەرمی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم لە ماوەی 8 مانگی ڕابردووی ئەم ساڵدا زیاتر لە 10,000 تاوانی جۆراوجۆر لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و ئیدارەی گەرمیان تۆمار کراون. دیارە بەپێی ئامارەکەی پۆلیسی هەرێم 1074 تاوان لەو سێ پارێزگایی هەرێم و ئیداری گەرمیان ڕوویان داوە کە 8725 تاوانیان ئاشکرا کراوە و تاوانی تریان 1349 تا ئێستا ئاشکرا نەکراوە. هاوکات بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتیش پیان وایە زیادبوونی تاوانەکان پەیوەندیان بە بۆشایی دەرونی و شێوازی پەروەردەی ئەو کەسانەوە هەیە کە تاوانەکانیان ئەنجام داوە. هاوکات بەپێی ئامارە نافەرمیەکانی ڕێکخراوەکانی ژنان هەروەها توندوتیژی و کوشتنەکانی ژنان لە ئاماری تاوانەکاندا پشکی گەورە بە ژنان کەوتووە و لەو بارەیەوە بەڕۆبەری نێشتنی توندوتیژی دش بە ژنانیش لە سلێمانی دەڵێت زیادبوونی تاوانەکانی کوشتن و توندوتیژەکان لە هەرێم پەیوەندی بە گۆڕانکاری ناوچەکانی هەرێم و لایەنی ئابووری و دیاردەی هەڵگرتنی چەکەوە هەیە. هەر بەپێی ئامارەکەی بەڕۆبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم لە ماوەی 8 مانگی ڕابردوودا 182 حاڵەتی کوشتن لە شار و شارۆچکەکان تۆمار کراون کە 158 کوشتنیان بە بێهۆ و 24 کوشتنی تریش بە هەڵە ڕوویداوە و هەروەها 3482 شەڕکردنی جۆراوجۆر لەو ماوەیەدا تۆمار کراون. هەروەها بەپێی ئامارەکەی پۆلیسی هەرێم کە تۆماری زۆربەی ڕووداوەکانی 8 مانگی ڕابردووی ئاشکرا کردووە 88 دزینی ئۆتۆمبیل و نزیکەی 1350 دیکردنی جۆراوجۆر و 824 حاڵەتی خراپبەکارهێنانی مۆبایل و 35 حاڵەتی پێدانی بەرتیل تۆمار کراوە. بەوتەی پەرلەمانتارێک لە پەرلەمانی عێراق زیادبوونی تاوانەکان لە عێراق پەیوەندی بە ململانی سیاسیەوە هەیە و باسی لەوەش کردووە کە لە هەرێمی کوردستان هۆکارەکان پەیوەندیان بە ناسەروەری یاساوە هەیە. هەر بە پێی هەمان ئاماری بەڕۆبەتی گشتی پۆلیسی هەرێم نزیکەی لە 150 تاوانەکانی هەرێمی کوردستان لە سنووری گەرمیان و ئیداری گەرمیان خود لە سنووری سلێمانی و ئیداری گەرمیان ڕوویانداوە. بەڕێزان ئێمە لە تەورەکەدا خۆ لە تەورەکەی ئێوە دەتوانن قسە لەسەر بەرپرسیارەتی لایەنە پەیوەنددارەکان بکەن بە تایبەتی لایەنە ئەمنیەکان پۆلیس و ئاسایش سەبارەت بە زیادبوونی ڕووداوەکان کە هەندێک دەڵێن ئەم ساڵ پڕ خوێناویترین ساڵە و باس لە بەرزبوونەوەی ئاماری تاوانەکان دەکەن بە تایبەتی تاوانی کوشتن لە هەرێمی کوردستاندا. بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناوشانی facebook.com/narya.tv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئاڵەیە لە سلێمانیەوە. سڵاو لێبێ ئاڵێ خان فەرموو. زۆر سپاس ئاڵێ خان. زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڕاستی من بەرپرسیارەتی یەکەم حکوومەت ئەگەر بۆ حکوومەت ئەیگەڕێنەوە سەرەکی بە هەموو ماڵێکە شتێکی بەخشیوەتەوە سەرەکی پرۆسەیەکی وەکو جەنگجانە بێ بە هەموو ماڵەکانە بۆ ئەوەی تا جەنگیان بۆ بەن هاوڵاتی شەک ئەبەخشێتەوە لە هەمان کاتیشا جەنگی بۆ نایەت و دوای ئەوەش سەرەکی ئەم ڕووداوانە یاخود ئەم زۆربوونی تاوانانش ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتی خۆی سەرەکی کەسێک ڕقی لە کەسێکە بێ یەکسەر پەنا بۆ کوشتنی ئەبات باشە ئەمە بۆچی حکوومەت ناتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە کەمکردنەوەی ئەم زیادانە و دوای ئەوەش دادگاکان کەم تەرخەمن کە ناتوانێت ئەو کەسانە دەستگیر بکەن بە باشی وەکو باوکی مامۆستا ساکارەوە تا ئەڵێ لێبوردنی گشتی ئەیگرێتەوە باش ئەوە گوناح نییە کەسێک کە کچی خۆی بکوژێت کەسێک کە تاوانی قەتڵ بکات بەس حەقێک ئەبێ لێبوردنی گشتی بیگرێتەوە بە هیچ شێوەیەک نابێت ئەمانە بەو شێوەیە دەرچن و نابێ حکوومەتی زیان خۆش ببێ و دوای ئەوەش دادگاکان بۆ ئەوەی ئەم لێبوردنی گشتیانە بەڕێی من ڕێگە خۆشکەرە بۆ ئەو کەسانی کە جارێکی تر بتوانن توندوتیژی بکەنەوە. هیوادارم بەرەو کەمبوونەوەش بڕوات بەڵام باوەڕکە بووە بە دیاردە یعنی هەموو ڕۆژێک لە تیڤیەکانەوە ئەیبینی کە کەسێکە کوژێ. هیوادارم ئەو دیاردە ناشرینە لە کۆمەڵگەی ئێمەیان نمێنێت کاتێکی خۆش. زۆر سپاس کاشتوان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک. ئەلەند سەلاح نووسیوێتی باشە بۆ تاوانەکان زیاتر لە سلێمانی نەک لە هەولێر. بەڕێزان هیوادارم تێبینەکانتان زیاتر پێشنیاز بێ بۆ ئەوەی زیاتر سوود وەربگیرێ لە بۆچوونەکانی ئێوە. بڵێ حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید. کاک حەمید لە هەولێرەوە لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس کاک حەمید فەرموو. سەرەتا من قسەیەکەمە بوو کە پەیوەندی بە هەمووانەوە بوو بەڵێ لەسەر تەوەری بەرنامەکە دەگەر ڕێگەم پێ بدەیت. فەرموو کاک حەمید بە کورتی فەرموو. بەڵێ یەکەمیان لەبەرەوەی کە کەسێک لەو ماوەیە لەوە پێش کە بە ناوی جەلالەدین سەغیرەوە کە کورد تەکفیر دەکا
هەموو کورد بە ئەوە بە کافر تەکفیر دەکا کە دواتریش هاتنی محەممەدی مادی و ئێستاش لە ئەوە چ دیکە دانسانی عسکەری کە سۆرسی ئەیلول کە دەڵێن سۆرسێکی سەتە و یاخی بوونە ئەوە شاد بە شێوازێکی کێ ینی هەمووی ئەوە ئەم خۆلارزای تایفی مەسەبی بە هەر شوەیەکێ لە دانێەوە دەسەڵاتە ناشرین کەن بپێزانین بۆی کە کەم کووریەکان هەیە بەڵام ئەوە هەموو هێزە نیشتیمانیەکانیش دەگەڵەوەدا کۆکن کە شۆڕشی ئەیلولی هەمووان بووە من بە تێبینی خۆمەوەم بۆ دەرکەوتووە کە هۆکارێک هەیە کە بە زۆرینە هەوڵێک هەیە لە دەرەوەی بڵێن حکوومەتی هەرێم کە زۆر دژمنایەتی پارتی دیموکراتی کوردستان دەکەنەوە ژنیشانەی ڕەسەنایەتێتی بن با قەناعەتمەوە وا دەڵێم هیوادارم پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو هێزە کوردستانیەکان کاروانی کورداتی بە ڕێگەی ڕاستیدا خۆی دابەرێ زۆر باشە کاک حەمید ئەگەر بێنە سەر تەوەرەکە ئەگەر بێنە سەر تەوەرەکە زۆر بەکورتی بەڵێ سەبارەت بە تەوەرەکە بەڵێ سەبارەت بە تەوەرەکە بەڕاستی سەروەرکردنی یاسا ئەوە پەیوەستە بە هەر هەمومانەوە دیارە ئێستا هەوڵی زۆر باشەیە سۆرکردنەوەی دەسەڵاتەکان لە بواری کارگێڕی و لە بواری ئابووریەوە بۆ پارێزگارەکان بۆ بەڕێوەبەرایەتیەکان بۆ مدیر عامەکان بۆ قایمقامەکان مدیر ناحیەکان ئەوە خۆی شێوازێکە لە شێوازی حکومڕانی بە کۆمەڵ یعنی شتێکی زۆر زۆر تاکە ئەو کاتە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دەبنە چاودێر بەسەر دام و دەستگاکانەوە بەسەر وەزارەتەکانەوە کاکە ئێمە خۆ لە تاقی بەردیندا ناژین هەمومان بایەکەوە بە کۆدەنجی ئەو شتانەی کە خزمەت بە بەرژەوەبی هاوڵاتیان دەکات بە مەسلحەتی عامە دەکات بە هەمومان لەسەری کۆب بین پاراستنی ژینگە پاراستنی تەندروستی وەرە پاراستنی ئەمنیەتی خۆراک ئەو شتانە یاسا دیارە ئەو هەموو کوشتێک کە ڕوودا جێگەی داخە سەبارەت بە ژنان سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکەت شیرین لە زاخۆ سڵاو لێبێ فەرموو شیرین خان لە زاخۆ الو دەمێ باش زۆر سپاس شیرین خان بەڵێ فەرموو سەبۆرات بابەتێ ئەفریقا دبیشش بەردووەکەرە ئەگەری سەرەکی چێ بزبڕێت بوو لە بورینە گشتی چنگە گەلێک کاسی دەکەن هەگە تەوانا بکەن بێزیێن بەردوانێ ئەگەری دوێژێک دۆشمە زبڕەت ئۆکسیۆنێ چینکە خواستان دەبەرە سلیمانی ئەگەر بەڵام شیرین خان پارێزەرێک باس لەوە دەکات کە دەڵێت شیرین خان پارێزەرێک باس لەوە دەکات کە پێش دەرکردنی یاسای لێبوردنی گشتی تاوان هەر هەبووە لە هەرێمی کوردستان بۆ هەندێک وای بۆ دەشن کە ئەم بڕیاری لێبوردنی گشتی بۆ ئازادکردنی زیندانیەکان پەیوەندی بە زۆربوونی تاوانەکانەوە پێت وایە بۆ ئەم هۆکارە دەبەسترێتەوە بۆەوە بۆ نێزبڕێت چینکە بەرەفتر خەڵک هزر دکێت چ تاوانە بکێت بێتە بەردان ینی بۆ نمونە بۆ بەسۆکۆی ئەگەر وشنۆکی چێ دەقەدەوە تەوەزۆت کرد يعني هذا أجت خلي فتر تواني بكت ويديش أجت برا خدي رجع توان والدبر قولنا جلاك وكيما دبر سليموني أبرشة جلاك كوزورة بهندي زبرت فتر أولدوجو دويا خالتي فتر خالكي على أقسمي بقولي دوينا شو مشكلة بكلي كم كشتم بت يعني هذا الشيء قابل يريد في دايا بون دبر يدي خاصة دبر بودنا حكومتي ودا صلاة يوصل يا شيء كره خب درسوي بريبات کەواتە شیرین خان پێت وایە جیاوازی دەسەڵات هەیە لە نێوان دەڤەرەکانی هەرێمی کوردستان بۆیە بۆ شێوەیە لە شوێنێک زەقەوە لە شوێنێک کەمترە کەمترە بوون منەبری گەلە کۆتیمە بەڵێ زۆر باشە سپاس بۆ شیرین خان لە زاخۆ سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب ئەم کاتێ باش کاک شوای زۆر سپاس کاک سەرتیب بەڵێ بەڵاستی تەوەرەکە جوانە لە ئێستادا ئەم تەوەرە پێویستەوە ضرورە بەڵاستی برای بەڕێزە من ئەبێ بڵێم القانون فوق الرحمة القانون رب العرش القانون دعم لمسيرة والإصلاح القانوني إذا أصبح الشعب بلا نظام تتبع غابة طبعا بوج ورامي تەوەرەکەی بەڕێزە تەنها قانون تەنها دادگا والوربية والسربخوبية والاستقلالية ولاحتي مطلقي خويا هيك شيء كلام يعني وهموي شهر سرقليت سنة كيشكان أم لا خويا كاب خاوني بطالة وبعرض وبشوي خشالي شهر سرقلي أمي جبيبه هو كايك بوزيات بولي كيشة وجريمة لمراتي إمدا تنها سروري دادقاو يا سال لمراتيها درمان وشارتني همو كيشكان لكردستانا تا دادقات لاحتي مطلقي خوي نبي وسرور نبي يا من أسفل إن شارتني كيشكين هركتي لم لا خوي كاب دادقاو
جریمەکان بە شێوەیەکی ناوەکی ئەلکە ئەگەر ڕێژ لە دوای ڕێز کارەسات و جریمە لەم وڵاتەیە بەرەو زیادبوون بڕوە تەنها سەروەری بەڵێ کاکسەرتیب لە چەمچەمان سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. دانەر کەمال دەڵێت بەهۆی هاتنەناوەی ڕێژێکی زۆری چەکی بێمۆڵەتە و بێ ئاگایی حکوومەت و دەستگاکانی ئاسایش و پۆلیس هەروەها ڕەوەند شوانی دەڵێت زۆرجا دەبینی لە بەرچاوی پۆلیس تاوان دەکرێت و دەڵێت ئەوە کاری من نییە جا نازانین کاری کێیە. دەڵێت بەتایبەت لە کەرکووک ئەمە تێبینی ڕەوەند شوانی بوو. هونەر لە دهۆکەوە فەرموو کاک هونەر. هەلو برای بەڕێزمام کاتت باش. زۆر سپاس کاک هونەر هەموو کاتێکت باش فەرموو. فەرکە سەبارەت بە ئاسایشی هەرێم لە ڕووی ئاسایشەوە لە بواری ئاسایشیش ئاسایشی هەرێم یعنی ڕوونێکی زۆری بەرچاو هەبووە یعنی ئەگەر ئێمە بەڕورد لەگەڵ ئەم وڵاتانە پێشکەوتووەکۆنیش بکەین هەرێم لە وڵاتە پێشکەوتووەکۆن بێتاژمەتن لە ڕووی ئاسایشەوە. بەڵێ سپاس بۆ کاک هونەر لە دهۆکەوە. سارا لە سلێمانی فەرموو ساراخان. ئێوارە با کاشان زۆر سپاس ساراخان. زۆر سپاس دەستم دەستخۆشی بەرنامەکە لێەکەم. زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو. بەڵێ لەسەر تەوەرەکە کاشانگیان بە نسبەت ئەو بەڕێزەی کە لە وتی لە سلێمانی ڕووداوەکان زۆر درۆ لە هەولێر ئەو من پێم وایە ئەوەی ڕاگەاندنی دراوە بێنرا و ئازادی لە سلێمانی و سنووری گەرمیانە هەیە لە هەولێرانە ئەمەیە دومینیشیان وە یعنی بەڕاستی بەڵێ ساراخان ئەگەر دوورکەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆت دەنگەکەی کەسکەی بەڵێ پێم وابێ بەڵێ بەڵێ گوێمان لێتە بەڵێ ئەوەی کە یەکەم وتم ئەوەی لێرە درا و بێنرا و ڕاگەاندن ئازادە لە هەولێر ئازاد نییە بۆ ماڵی کێشەکان بکرێت. ئەمە سەبارەت بە ئازادیەکە تێبینەکەی جەناب لەسەر ئەو بێ بەڵام شیرینخان لە زاخۆ باس لە جیاوازی دەسەڵات دەکات. ئەگەر بە جۆرێک تریش ئەم پرسیارە بکەینەوە جیاوازی ڕۆڵی دەستگا ئەمنیەکان پێی وایە لە دەڤەری بادینان و لەو دەڤەرە دەڵێت جیاوازی هەیە لەوەی کە لەوێ تاوانەکان بۆ شێوێنی کە سلێمانی و ئامارەکانیش باس لەوە دەکەن کە لە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان ڕێژەکە زیاترە. کاکشان من بۆ ئەوەی ئەگەارمەوە کە ئێستا باسم کرد بەڕاستی لێرە ئۆپۆزیسیۆن وای کردووە لە دینی دەستگا ئەمنیەکانی کەم کردوێتەوە بۆ یانوەیە منەوەم لە ئاسایشێک ناکاتەوە ئەمە لە حەبەی شوباتەوە بوویتەوە وایان لێ بەڕاستی هیواداریشتم لە کەناڵەکانەوە داوا بە تایبەتی لە کەناڵی ئێوە لە کەناڵی کوردستان یانی گۆگرێکی زۆرتانی بینەرێکی زۆرتانەیە ئەو حاڵەتی کوشتن و ئەوانەی کە بۆ سووتان بەڕاستی شان نەدرێت ئەوە نەخرێتە سەر شاشەکان ینی وای لێ هاتوو بۆ بەچەوەری ئەویش بەڕاستی کاکشانگیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دیارە تێبینەکەی ساراخان ئەوە بوو کە لە ڕاگەیاندنەکانەوە زۆر جار پەخشکردن یاخۆ پیشاندانی وێنەکان هۆکارێکە بۆ زۆری ڕووداوەکان ئەوەش دەکرێت ئێوەش قسە لەسەر ئەو هۆکارە بکەن. هێشوو لە سلێمانی سڵاو لێ بە هێشوخان فەرموو. ئەم کاتە باش کاکشان. زۆر سپاس هێشوخان. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من ئەم زۆربوونی تاوانە گەرمە بۆ ئەو ئافاتە گشتیانێک کە سەرۆکی هەرێم زوو دەریەکە و ئەمە کەسێ هەڵستێت و ئەتاوانی خۆیەکە و کوشتنوینی خۆیەکات. بەڵێ پێت وایە تەنها دەرکردنی لێبوردنی گشتی هۆکارێکە بۆ ئەمە تەنها ئەو هۆکارەیەیان هۆکاری تر هەیە بۆ ئەمە؟ نا هۆکاری کەسێ هۆکارەوەی کە تەر هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت هەموو ماڵێکی ئەم کوردستانە بگەڕێ زیاد لە چەکی گودوان و سیانی تایە. بەڵێ سپاس بۆ هێشوخان لە سلێمانی لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک. فەرهاد قادر دەڵێت لە هەموو وڵاتێکی دیموکراسیدا زیاتر تاوان هەیە ناشکری نەبێت لە کوردستان بەس دیموکراسی ئەزمێ و بووە بە قەندەهاری دووهەم. قەندیل لە زاخۆ سڵاو لێ بفەرموو. قەندیل لە زاخۆ بەڵێ پەیوەندەکەی بەڵێ کاک قەندیل فەرموو. زۆر سپاس دەکەین. براسە سەبارەت پرسیارەی وە بەڵێ بابەتی وە بەڵێ ئەگەری سەرەکی ئۆریشên civakî û hemî êrişa
بێلایەنیا پۆلیسی و ئاسایشیە هەندی پۆلیس و ئاسایش بۆ حەزبێ کارت کرد بۆ حکومەت و بەرژەوەندیە هاوڵاتیادا کار ناکرد سەبەبی حەلە سەرەکیژی ئەڤەیە ئەڤە چارەسەر ببێت پۆلیس و ئاسایش ببن نیشتیمانی و نەتەوەیی بۆ وڵاتی شول بکەن بێ هەمی مشکلات نەحەل بێت ئێوار باش مەمنون زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕەحیم لە قەڵاتجێەوە فەرموو کاک ڕەحیم کاک ڕەحیم لە قەڵاتجێ کاک شوێنیوارت باش زۆر سپاس کاک ڕەحیم کاک شوێنجان وەرەکەوەمانە چییە؟ تایبەتە بە زۆربوونی ڕێژەی تاوانەکان لە هەرێمی کوردستان بە پێی ئامارێک کاک ڕەحیم بەڵێ بەڵێ وەڵای بەڕای من هەوکارەکەی دەگەڕێمەوە بۆ ڕۆڵی دادوەری زۆر زۆر بایستا دووەمیش سۆڕی عەشایری زۆر زۆر زاڵە بەسەر دەرگاکاندا پێت وایە ڕۆڵی عەشایری زیاترە لە دادوەری وەک خۆتەڵێ بەتەکید ڕۆڵی عەشایری زیاترە ئەگەر بێت وەزارەتی داد هەفتە بەڕۆژەدنەوەی کیسان جمهوری عەشایریەکان هێندە تاوان و تاوانکاری زیاتر نان بەڕادەیەکی زۆر زۆر کەم دەبێتەوە چونکە ئێستا کە کەسێک تاوانێک ئەنجام دەدا لە ڕێگای سۆڕی عەشایریەوە سەرعەکەی بۆ دەکرێت و دادگا ئازادی دەکات بەڕاستی ئەوە کارەساتەوە باشە کاک ڕەحیم زیاتر لە چەند کەسێک باسییان لەم هۆکاری تر کرد کە دەکرێت پرسیارێک بۆ جەنابێت ئازاد ئەڵتون لە سەر فەیسبوک دەڵێت بەهۆی حکوومەتەوە ئەم تاوانانە ئەنجام دەدرێت چونکە ڕێگە بە هەموو لایەنگرانی خۆی دەدات چەکی بێمۆڵەت هەڵبگرن پێت وایە تا چەند ئەمە هۆکارێکی بەهێزە بۆ ئەم ڕووداوانە بەڕاستی ئەوەش حەقوا لە شوێنی خۆی ئەوەش تێبینی دەسەر بکرێت بەڕادەیەکی زۆر لایەنگرانی ئەنگڤەڵاکان هەرتوو پاتە دەسەڵاتدارەکە ڕادەیەکی زۆر ینی فەراغێکیان دروست کردووە بۆ لایەنگرانیان بۆ ئەوی تاوان ئەنجام بدەن بەڕاستی ئەگەر بێت و ئەوە ڕێگری لێ نەکرێت ئەگەر بێت و وەزارەتی داد ڕێگری لە وەزارەتی داد ڕێگری نەکات بەڕاستی ڕژەی تاوانکاری لە بەردەوامدا دەبێت بەڵێ کاک ڕەحیم لە قەڵاتجێەوە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک ڕەحیم لە قەڵاتجێەوە مام قادر لە هەولێر مام قادر لە هەولێر ئەو کاتت باش زۆر سپاس مام قادر فەرموو برای بەڕێز ئەمان دەیگەڕێنمەوە هێزە سیاسیەکان حزبە سیاسیەکان سەرسەرەکان ڕێکخراوەکان ئەوانەوە خەریکی سیاستن ناو کۆمەڵیان ئیمار کردیە ئەگەر ئەوانە ناو کۆمەڵ ئیمار نەکەن کێشەکان پێش ئەوەی ڕوو بدا سمینار و کۆبوونەوە ڕێک بخەن بەڕێی من ئەو کارانە ئەنجام نادرێت ئەوە برایەکی لە سەماڵ تەلەفۆنی کە دەستخۆشی لێ دەکەم کە گوتی دادگا پێویستە سەربەخۆبی و کەس تەداخلی نەکا ئەگەر دادگا سەربەخۆبی کێشەکان کەم دەستەوە لەگەڵ ڕێز و سوبات بەڵێ سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە بۆ چوونی جەمال محەممەد لەسەر فەیسبوک بە هەمان شێوەیە دەڵێت هەمووی بەهۆی نەبوونی یاسایە کارزان لە کۆیە فەرموو کارزان کارزان لە کۆیەوە بەێ ئەو کاتت باش زۆر سپاس کارزان باش کاک شوێنجان زۆر سپاس دەکەم فەرموو بەڕاستیتەوە لە کەشتێکی جوانە کاک شوێنجان زۆر سپاس دەکەم بەس بەداخەوە بەعزە کەس نازانم من دەکست بەعکسەوە ڕادەگەینن بەڵێ ئەمن پێم وانە بەڕاستی کوشتار بەستە شاری سلێمانی هەبی یاخود لە سنووری ئەو سنوورەی سلێمانی ئەوان مەبەستیان لەوەیە تەنانەت بە پێی ئامارەکەش وایە کارزان کە ڕێژەی تاوانەکان لە سلێمانی و ئیداری گەرمیان زیاترە لە پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان بەڵێ من زیاتر بۆ ئەوەی دەگەڕێنمەوە لەو سنوورە ئازادی یەکدار زۆرە بەو شێوە تونند و تیژێ نییە دەستگا ئەمنیەکان لەگەر خەڵکیش ئەو تەوعیە نییە بەڕاستی ئەگەر نا دەستگا ئەمنیەکان واجبی خۆیان زۆر ساکار دەستن بەڵێ بەس من پێم وایە خەڵک مایەتی بگاتە و ئاستاکە و ئازادیە پیرۆزە بە پیرۆزی بهێنتەوە بەڕێک و پێچی ئەجیناوەی خەڵک دەکوژەی هەر کووردە خۆ خەڵکەچ بێگانە نییە بەڵێ کاکارزان لە کۆی سپاس بۆ پەیوەندەکەت خالید لە سلێمانیەوە فەرموو کاک خالید خالید لە سلێمانی فەرموو کاک خالید فەرموو کاک خالید کاک خالید لە سلێمانی گوێت لێمانە کاک خالید آخر هیچ شتێک لە لای منەوە دیار نییە لە شاشەی تەلەڤیزیۆنەکەەوە چ شتێک دیار بێ کاک خالید گوێت لە دەنگمە بەڵێ فەرموو دەی بە قوربانە بم دوو پرسیارم هەیە بەڵام زۆر پەیوەندیان بەم تەوەرەوە نییە بەڵام
زۆر دەمێکە محاولەیەکەم جاب بۆ مەرجراوە جوابم بەرەوە بە قوربانم فەرموو کاک خالید. یەکیشان ئەم مناڵانەی کەوا دەم مەکتەبانە نەقڵ ئەکرێ بۆ مەکتەبەکانی تر هەرچی محاولەکەی مەکتەبەکان وەریان ناگرن بەشکو ئینشەڵڵا بەهۆی ئەم کەناڵەی جەنابتان و باش و خواسی ئێوەوە تربیەمان بۆ حاڵی بکەن منداڵانە چارەسەرێکیان بۆ بێزنەوە بە ئیزنی خوای گەورە و کێشەی گواستنەوەکەیان چییە لەکوێوە بۆ داواکارن کا خالید کێشەی گواستنەوەکەیان چییە لەکوێوە بۆ ئێستا بڵین چەند مناڵێکمان هەیە ئێمە لەم گەڕەکەیان لەم مەحەلەیە لە مەکتەبی دەباشان هەڕوجیان کردووە لە سێوە هەتا سێ دەوامی تایە لە سێ بە ولاوەتیان نیە ئێستا هەچی محاولەکەین لە مەکتەبەکانی تر وەرناگیرێن هۆکارەکەی ناڵێن بۆ سپاس بۆ کاک خالید لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە ڕانیەوە فەرموو کاک محەممەد ئەو کاتە باش کاک شوان زۆر سپاس کاک محەممەد بەڵێ فەرموو کاک شوانجان زۆر سپاس دەکەم دەستخۆشی ئەو بەرنامە جوانەیە لێ یەکەم زۆر سپاس کاک محەممەد کاکە هۆی زۆربوونی کێشە و کوشتن و جەریمە لە هەرێمی کوردستان ئەمن دەیژێڕمەوە بۆ سەروەرنەبوونی دادگاکان لەبەر ئەوەی دادگاکان سەر بە خۆیان لاسن بە ڕۆڵ و کارەکانی خۆیانەوە دەستێوەردانی کەسانی تری تێدایە و بەڕاستی دادگاکان ناتوانن وەکو پێویست کار بکەن ئەمە یەکەمیان دووەمیان بەرپرسەکانی حکومەتی هەرێم بەتایبەت بەرپرسی حیزبەکان هەڵدەستن بە بەشینەوەی چەک و هەڵگرتنی چەشی برمۆڵات بەڕاستی ئەمە دیاردەیەکی زۆر مەترسیدارە لە داهاتوودا لەوانەیە هەرچی گەنج و لاوی ئەم خاتێ ترسێت و بتۆقێت بەڵێ باشە بە قوربان سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیەوە کاوان ئەمەر دەڵێت بەڕاستی تاوانەکان زۆر بوون و ئەرکی ئاسایش و پۆلیس خزمەتکردنە بە خەڵک و گیانی هاوڵاتیان بپارێزێت و ئەرکی حکوومەت ئەوەیە پرۆژە یاسایەکدا بنێت بۆ نەهێشتنی تاوان ڕێبا حەما دەڵێت هەمووان بەرپرسن لەو هەڵکشانە و خێراترین ڕێگە داماڵینی چەکە ڕەوامەلیک دەڵێت پۆلیس لەم وڵاتەیە دارودەستی دەسەڵاتێکی گەندەڵە ئاسۆ لە سلێمانی فەرموو کاک ئاسۆ زۆر سپاس کاک ئاسۆ زۆر سپاس دەکەم کاک ئاسۆ گوێم لێتە فەرموو زۆرخۆشی کەورەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەم لەسەر کەورەکەی بەڕێز پێش هەموو شتێک ڕای دەستخۆشیمان بۆ هێزەکانی ئاسایش و پۆلیس بەڕاستی ئاسایش و پۆلیس مایمە زیاتر تەچیز خەینە ژێرێ محافظەی سلێمانی و بەڕاستی کومانبوونیان زۆرەوە هەموو کاتێکیش هەر ساون بەڵام بەداخەوە زۆر کار لەوانەیە هەندێک جار کێشە کۆمەڵایەتیەکان خۆ ناکرێت و هەموو ماڵێ هەموو کەسێک ئاسایشی پۆلیسێدانی بەریایەوە بەڵام لە هەمان کاتە سیرەکەی زۆر جار کێشە کۆمەڵایەتیەکان لەوانەیە زۆربەی بەرپرسەکان تەلەڤیزیۆنی لایە بکەن بەڕاستی ئەمەش بۆتە کێشەیەک چونکە لەوانەیە نمونەشمان هەبێت لەوە پێشتر کەشتیوا بووە بەڕاستی ئەمە کارێکی زۆر خراپە و نسبەت کەسە بەرپرسەکانەوە کە بنە تەلەڤیزیۆنی لایەک و دوایەوە ئەلەمدا ئینەوە بوون کە وایە مەسەلەی چەک قەدەغاتی خۆقەینا ئەمە شتێکی باشە بەڵام تۆ چەک کاتێک قەدەغێکە کە یعنی ئێستا زۆربەی ماڵەکان زۆربەی ڕێزاشتەکان ناشارەکان هەر هەموو سیلاحیان ئەی باشە کاتێکە مناسبەیە شتێکە بێن لە شوێنێکا بۆ نمونەی وەکو سنتەری لەگی جاف بە هەر ئەوان بە نمونە بینەوانێ کە سیرەکەی ئەم هەموو چەک و شتێکی دەبا حکومەت کە کاتێک شتێکی وانە نەکەن مەتەریالی لەگی جاف هەموو ئەو شوێنانەی کە خەڵکی ئاشایە هەر هەموو ئەو شوێنانە کە کاتێک شەکی زۆر ئەگەرن بعدين بەسەر ئەو شوێنانە ئاراب زانی سیتەراکەن بەسەر ئەوانە بێگومان ئەڵێن نەخێر بەڵام کاتێکش کە تۆ کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە کەسێک فایلەکی کە تۆ چەک لەم کەسە قەدەغاکەی بەڵام لە کاتێکە سێرێکی کابرا لە بنۆپاڵێکە یەکسەر زرمەی لێرەتێن کابرا ئەکوژن جا کابرا کە کوژا فایلەی لە چیتابە تفەنی پێدایاکەینە بەداخەوە زۆربەی ئەو شتانە ئەگەڕنەوە بۆ مەسەلەی کێشە کۆمەڵایەتەکان ئەویش کە زۆربەی بەرپرسەکان جاری وابێت تەلەڤیزیۆنی لایەک و سوپاسدارەکەم زۆر سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانی ئەرکان لە سلێمانیەوە فەرموو کاک ئەرکان بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە دۆسکی لە دوهۆکەوە لەگەڵماندایە فەرموو کاک دۆسکی ئەلۆ بەڵێ کاک دۆسکی فەرموو دەم باش زۆر سپاس دەم باش کاک دۆسکی ئەس وی تشتی بەگێڕانم بۆ دوو ئەگەرە یەکیش ئەگەرەیە سەرەکی عەدالەت نینە بەینە جوڵاتی هەنیە یا دوژی از گوینم اگر که سرکی گلک اوجی اگر که آبوریه اگر آبوری اگر کسی بچه‌ات خوب پاسا روشا خو ندید
اريد تجاب بتوشي نفسي بالحالات النفسي اسوي بوارد ما هكذا قصدي حالات النفسي النصارى كردستان دا ديار كم 3 صبي كارت نفسي بقصدي حالات النفسية هاي زبرته هم اگر تندنا عن عدالتي هاي وعروسا ابوريكا يا سيما در دست وای برطنگ پاشاروشا خور ندگش بینم بیداریم وچاره کنو دا قطر خوان زیده در نبنو دا کین بنو و تکت سحکه دولتت باش اوه آبوری و برفره سحکه حالت اگلک کیمن زور کیمن و زور سپاس بارا سپاس بۆ کاک دۆسکی لە دهۆکەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد گۆران دەڵێت سڵاو من محەممەد گۆران خوێنکاری دەرمانساز لە وڵاتی هیندستان نازانم ئێستا زۆر جار گوێبیستی زۆر هەواڵی کوشتار و تاوانی گەورە دەبین لە کوردستان هیوادارم هەموو کەسێک خۆی بە مەسئول بزانێ بەرامبەر بە نیشتیمان سالار کوردستانی دەڵێت کە ئیمان لاواز بوو تاوان زیاترە بێت چونکە ئەگەر ئیمانی کەسێک کامل بوو هەموو کات هەست بە چاودێری خودای گەورە دەکات هەروەها دیلان وەرد دەڵێت بەهۆی لاوازی دام و دەستگاکانی حکوومەت و نەبوونی لێپرسینەوە و دەستوەردانی کەسانی بەدپەرست لە دادگاکاندا هەروەها فەریدون شیکا دەڵێت هەموو هۆکارە توندیژەکان زاڵبوونی دەسەڵاتی دوو حەزبە بەسەر دام و دەستگا مخابرەتەکانی هەرێمدا و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان محەممەد لە سویدەوە فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە سویدەوە بەڵێ کاک محەممەد فەرموو. مرحبا کاک محەممەد زۆر سپاس دەکەم. باشی سپاس دەکەم وڵات تەوەرەکە باشی حاڵی نەبووم ئەنتەرنێت سێریەکەم بەڵام وەزام لەسەر چییە لەسەر تاوانەکانە زۆربوونی ئاماری تاوارەکان کاک محەممەد وە بەتایبەتی ئەمە بەپێی ئامارێکە کە لە ماوەی هەشت مانگی ڕابردوودا زیاتر لە 10,000 تاوانی جۆراجۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا تۆمار کراون. وڵی تاوانەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەسەرەوە شتەکان جوان جێگیر ناکرێت کەس بەگوێی محکەمە ناکا کەس بەگوێی شتێ ناکا سێ بۆ نمونە دوێنێ بردادگا بڕیاری کابراایکی یا من لە تەلەڤیزیۆن گوێم لێ بوو دەرک ئەو کابرا دادگایە کەس ناتوانێت لە سەرۆکی حکوومەت نە هیچ کەسێ دەستخاتە دادگاوە کە لێوە بڕیارە دابیگرنەوە بەڵام لێوە سەردەر عوسمانە کوژرێ خۆی و کەس نییە سەرۆکەکان محاسەبەکە بە ئارەزوی خۆی و بەرزەکیبانان بۆی دەرەچێت ئەوە مەسەلەکە لێوەیە ئەو شێوێ لێوەیە ئەبێت لە سەرەوە بۆ خوارەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە جێگری سەرۆکی حکوومەتەوە لە هاچیەکەوە کە قەزیە ڕوویە ئەوە سەرۆکی حکوومەت نییە ئەوە فڵان نییە یەکسەر بیکردنەوە بێن بە دادگا بە محکەمە ئەمە ئەو وەختەیە بۆ خوارەوە کە هاتە خوارەوە لە خوارۆژی تر هەموو کەس تەبلیغێکات و هەموو کەس ناچێ پیا کوشتن نامێنێ و شت نامێنێ بەڵام کابرا لێوەمێنێ فڵان تیرۆرەکرێ فڵانە کوژرێ و سەدەر عوسمانە کوژێ بە دەستی خۆیان و دەی باوە کاکە خۆدا تۆجارە برازاکەی خۆت محاسەبەکە ئەو کاتە فڵان کەس بنێرەوە بۆ دادگا یا فڵان ئەوانەی کە کوژێن لەلایەن خۆتانەوە جارێ محکەمەیان کەن ئەو وەختەکە خەڵک لە خوارەوە ئیشی خیان ناکە بەڵام خەڵک بڕوانێ بۆ سەر و لەسەرەوە دەست پێکرێ و لێپرسینەوە نیە لە خوارەش دەست پێکە کاکی گیان. بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە سویدەوە مراد لە سلێمانی. مراد لە سلێمانی ئەگەر گوێت لێمە کاک مراد. بەڵێ فەرموو کاک مراد. ئەو شاشە دیارە کاک شوان. کاک مراد گوێ دەدەنگمە؟ بەڵێ بەڵێ لەگەڵ فەرموو. کاک شوان. بەڵێ گوێم لێتە فەرموو. توەیە. بەڵێ. ئەو بۆی بەڕێزی کاک قسە دەکەم لەگەڵ خەڵکی. بەڵێ کاک مراد گوێم لێتە. ئێستا بۆ لەگەڵ خەڵکی قسەی دەکەن. بەڵێ. هەندێک خەڵکی قسەی باباشی دەکات وایە؟ بەڵێ کاک مراد. کاک شوان. کاک مراد گوێم لێتە بەڵێ. هەندێک خەڵکی قسەی دەکەن بە باشی. بەڵێ. بەسان بۆ باشی نادەوێت ڕووکە بدە شاشەکە خەڵکی بزانی. بەڵێ کاک مراد. بەڵێ کاک مراد گوێمان لێتە. کاک شوان. کاک شوان. بەڵێ کاک مراد دیارە بەباشی گوێم لە دەنگت نەبوو بەڵام هاوکاران پێم دەڵێن کە پرسیاری ئەوە دەکەی بۆ ڕاستەخۆنیە بەرنامەکە ڕاستەخۆیە بەڵام فریکوێنسی کەناڵەکە گۆڕاوە بۆیە لەوە چێ پەیوەندی بە هەڵەیەکی تەکنیکیەوە هەبێ کە فریکۆنسەکە لە ئێستادا گۆڕاوە بەڵام لە جەنابەت لە ئێستادا لە پەخشای وە دەتوانی قسە بکەی. کاک مراد وەڵا دیارە پەیوەندەکەی بە داخەوە داخرایەوە بەهێز لە ڕانیەوە فەرموو کاک بەهێز.
کاک بەهێز ئێوارە باش کاکشوان زۆر سپاس کاک بەهێز فەرموو باش کاکشوانی زۆر سپاس دەکەم کاکشوان لەسەر مەسەلەی ئەو ئاماری کە تاوانە دەکرێت لە کوردستان بەڕاستی هیچ دادگایەک ناتوانانی بە ڕۆڵی خۆی هەڵبستێت بەتایبەت ئەمن ێساوا لە ڕانیا پێویستی یەکەم لە ڕانیا هیچ دادگایەک تایبەت دادوەرەکان ناتوانن وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن لە ڕانیا من لێرەوە لە ڕێگای ئەو بەرنامە توانێت داوا لە دادوەرەکانی ڕانیا ئەکەم لێرەوە داوا لە وەزارەتی داد دەکەم کە پێدا ئەگەر بتوانی لیژنەیەک دادوەرانەی کە لە ڕانیا دانراون لەبەرەوەی چونکە ناتوانن وەکو پێویست ڕۆڵی خۆیان ببینن بۆ کێشە و قەزەکان بازارە قەزدێم ئەمن ئێستا بە پەرگەڵ بۆ بسەلمێنم لەبەرەوەی چونکە قەزەکەی لە ڕانیا بە پارە و واسە واسەکاری بەردراوە ئەوەیە دەبێتەوە کێشەی زۆر هەستەیە بە توڵی عەشایەر کۆتایی دێت زۆر کێشەیە بە توڵی عەشایەری کۆتایی هاتووە دوایە سەر کێشەکان دروست بووتەوە بووتەوەی خەڵکی بێتاوان بەڕاستی لە ڕانێدا هیچ دادوەرێکی بایکدانیا بتوانێت ڕۆڵی خۆی وەکو پێویست ببێنێت بەڵێ سپاس بۆ کاک بەهێز لە ڕانیەوە فەرمان لە کەرکووکەوە فەرموو کاک فەرمان ئەو کاتە باش براکەم زۆر سپاس کاک فەرمان فەرموو بەڕێزی بە قوربانم براکەم وەڵی بۆ پۆلیس و ئاسایش گشتی مناڵ فەقیرە ئەمە یەکەم خاڵم من خاصم هیچ کەسێک فەقیر زەڵام ناکوشێ یان تادە بەسەر هیچ کەسە ناگەشی ئەوانەوە زەڵامشی کوژن و ئەمانەگەشی پاڵپشتیانە لە مەسئولەکانەوە باش براکەم دوێمێ خاصم ئەو کاک محەممەدێکی لە سوید حەمزە تەلەفۆنەکات ئەڵام کاک محەممەد کابرای ژێرانی خۆت بە ڕۆژنامە نەزانی ئەو بۆ جارێک دەرناچی لە کەناڵەکان کەناڵی تیشکەوە لە کاک فەرمان بەناوی کەس نێنین وە باسی بەناوی کەس نێنین تکایە با لەسەر تەورەکە قسە بکەین بەڵام بۆ ڕەخلە لە ئێران ناگرێ ئێرە هەر کەسێ بڵێ من کوردم یان هەرمی بڵێ بن بۆن حزبادیم لە ئیدارەکات بۆ ڕەخلە لەو جمهوری ئیسلامی ناگرێ ئەوە دڵسۆز کوردی باشە کاک فەرمان سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک فەرمان لە کەرکووک سامان لە بەردەڕەشەوە فەرموو کاک سامان چۆنی کاکشوان زۆر سپاس کاک سامان فەرموو بەزەحمەت دەمێت سەبارەت بە کێشە سەمکەم بێزگە کێشەی مرور لە بەردەڕاش بەڵێ فەرموو ئەو شەوە کاک سامیان گرتووە سەعات 11 لە بەردەڕاش لە قەپان بەڵێ یەک گلۆپی پشتۆم سوتاوە یەک گلۆپ سێ گلۆپی ئیش دەکاتن لە سەعات 11 منیان ڕاگرتووە تا سەعات 8 بەیانی بە مرورەکە ئەڵێم کاکە من سەعاتێکمان بکە ناڕۆمەی شوێک هەر خەڵکی بەردەڕەشم دەڵێن نا تۆ خەڵکی بەردەڕەژی نازان چی بیتن هیچ خوا قبول ناکات لە مرور لە بەردەڕەژ واکەن هیوادارم لە مدیر مروری دۆ کێشەیەک بۆ ئەم مرورەدا خوا قبول ناکەوە لەو خەڵکە دەکەن ئەو خەڵکیان هەموو بێزار کردووە هیچ خۆشییان بۆ خەڵکی بەردەڕەش و مەنتەقەی بەردەڕەژ نەهێشتووە بەڵێ سپاس بۆ کاک سامان لە بەردەڕەشەوە سپاس بۆ پەیوەندەکەت لەبەرەوەی بۆچوونەکانت یاخود تێبینەکان لەسەر تەوری بەرنامەکە نەبوون محەممەد لە تەکیەوە فەرموو کاک محەممەد زۆر سپاس باش لە زۆربوونی تاوان و کوشتن و دزی بکەین لە هەرێمی کوردستاندا بە زیادبوونێکی زۆر بە چاو دەکرێت ئەمڕۆ ئێمە پێشەم شتێک نابێ ئەو تاوانانە و بەرەو ڕووی دەستگا ئەمریکانێکینەوە ئاسایش و پۆلیس تا ئەوانش لە جێ خۆیاندا ئیش و کارەکانی خۆیان بە جوانی ڕاپەڕاندووە هەڵبەتە بردێگەرەمە بۆ زۆربوونی چەکفرۆشن لە بازاردا و ئەمڕۆ ئەگەر ببینین لە بازارەکاندا و چەکێکی زۆر دەفرۆشتەیەوە چەندانیش بە مەبلەغێکی کەم دەفرۆشتەیە هەڵبەتە ئەمەش خۆی لە خۆیدا بۆتە ئەوەی کە دیارلەی تاوان زۆر بێ لە ناوچەکانی سلێمانی و دەور و پشتی و هەرێمی کوردستان بەگشتی وەشەنێ حکوومەت یاریمی کوردستان کەمتەرخەم بووە لەم هەوڵێکی جدی نەدا بۆ بمڕکردنی چەک لە بازارەکاندا ئەمڕۆ تاوانەکان بە زیادێکی بەچەی زۆر زیادی کردو لە تاوانەکان هیوادارە حکوومەت یاریمی کوردستان هەستێ بە داخستنی ئەو دوکانی چەکفرۆشخانە بە شێوەیەکی زۆر لە بازاردا کە هەیە
و دوای ئەوەش من داوا لە هەموو ڕیشتیانی کوردستان دەکەم پیام قوڵای کوردستان دەکەم ئەو کەسانی کە بەگە تاوانیشی شتێک دەکوژن نەچۆن سەفری عەشاری وەکەن با بگرێتە دادگا و حکمی خۆی بەسەردا بسەپێدرێ ئەماش خۆی لە خۆیدا خۆیەکە بۆ زیادبوونی تاوان لە هەرێمی کوردستان ئەگەر تۆ سۆحی بۆ نەکەیت بەڕاستی بە مەبلەغی پارە سۆحی بۆ نەکرێت و بگرێتە دادگا تا حەقی خۆی پێ بدرێت و سزم بکرێت و حکمیشی ئەبەد بدرێ هەڵبەتە خەڵکی چاو بۆ بڕیارەدا دەخشن و ناتوان تاوان ئەنجام بدەن کاتی خۆش بێەوە. سپاس بۆ کاک محەممەد لە تەکیەوە. محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە سلێمانیەوە. ئەلو بەڵێ کاک محەممەد. ئەم کاتەوە باش. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. سەبارە بە تەوەرەکەتان من پێم وایە زۆربوونی تاوان ئەگەرێتەوە بۆ بوونی چەکێکی زۆر لە ناو خەڵکەوە دانەماڕدینی ئەم چەکانە ناو خەڵکیە ئابێتەوەی زیاتر کە تاوان زۆر بێ هەروەها ئەوانەیشی کە تاوانەکەن دیارە ینی سزای هیوا نادرن کە داهێتی دووبارە نەکرێتەوە. بەڵێ بەڵێ سپاس. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی لە سەتۆڕ کۆمەڵایەتی فەیسبوک دایکی لیدیا دەڵێت زۆربوونی تاوانەکان بەهۆی خراپی باری ئابووری و دەرونی کۆمەڵگەیە و ئەوەیان لە ملی دەسەڵاتدارانەوە قوتاربوونی زۆربەی تاوانبارانە لە سزاکان. ڕیکاردۆ داستنۆز دەڵێت بەڕاستی هۆکارەکەی دادگاکانن کە هیچ دەسەڵاتێکیان نییە. شڤان شڤا دەڵێت من پێم وایە تاوانەکان لە ئاستی زیادبوونی ژماری دانیشتوان بەو ڕادەیە زیادی نەکردووە، بەڵام بەهۆی بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری و پێشکەوتنی ڕاگەیاندەکانەوە ئێستا هەر ڕووداوێک ڕوودات لە هەرێم هەمووان دەیبیستین. بڕیار ئاغا دەڵێت هەرچەندە حکوومەت بە تایبەتی مەسئولەکان دەست بە خەنەکاری دادگا من پێم وایە بڕیارەکان بە ڕێڕەوی یاسایی خۆیدا تێدەپەڕێتەوەها. عزیز هەورامی دەڵێت بەڕاستی تاوانەکان زۆر بوون بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بۆیە داوا لەلایەنی بەرپرس دەکەم بەجددی هەستێت بە چارەسەرکردنی چونکە لە هەر شوێنێکی کوردستان باری ئەمنی نەبێت هەموو ئیشوکاری ئەو شوێنە دەوەستێت. هەروەها کۆشش دەڵێت پابند نەبوون بەو یاسایانی کە لەلایەن حکوومەتەوە دانراوە زۆربەی ئەو کەسانش کەسانی بەرپرسی پلەبەرزن و هیچ حسابێک بۆ یاسا ناکەن و بە کەیفی خۆیان یاسا پێشێل دەکەن. کەنار علی دەڵێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ زنجیرە کۆریەکان کە کوشتنی بە چقۆ زیادی کردووە. ئەدریس حەسەن دەڵێت سڵاوتە لەبێ هیوای تەنها هیوای سەرکەوتنی بۆ خواستنی سپاسی دەکەین. بڕیار ئاغا دەڵێت هەرچەندە حکوومەت بە تایبەتی مەسئولەکان دەست بخەنە کاری دادگا من پێم وایە بڕیارەکان بە ڕێڕەوی یاسایی خۆیدا ناڕوات و دوور دەبێت لە عەدالەتی حکومەکان کە ئەمەش وا لە تاکی کۆمەڵ دەکات هیچ متمانەیەکیان بە دادگا و دادوەر نەمێنێ. جیهاد ڕۆستی دەڵێت زۆر سپاس بۆ ئەم بابەتە. ئەو کێشە و دیاردەیە پەیوەندی بە کۆمەڵێک فاکتەرەوە هەیە لەوانە نائەدالەتی و نایەکسانی کۆمەڵایەتی و ئابووری هەروەها سیستمی سیاسیش هەڵی ڕەخساندووە یاخود هەلی ڕەخساندووە بۆ ئەو تاوانانە و ڕێوشێنی توندی نییە و جیاوازی دەکات لە نێوان خەڵکدا بۆیە ئەمانە ڕوودەدەن. زانا مەحموود دەڵێت هۆی یەکەم کەناڵەکانە و دووهەم پەروەردە و سیستمە لە حکومدارەوەها سەربەس عەبدوڵڵا دەڵێت تەنها دەستخۆشی کردووە سپاسی دەکەین. وەڵا بەڕێزان ئەگەر بینە سەر ئامارەکان و دووبارە زانێرەکان باسکەین بە پێی ئامارەکەی پۆلیسی هەرێم 1074 تاوان لەو سێ پارێزگایی هەرێم لە دهۆک و سلێمانی و هەولێر هەروەها ئیدارەی گەرمیانیش تۆمار کراون کە 8725 تاوانیان ئاشکرا کراوە و تاوانی تریان 1349 تا ئێستا ئاشکرا نەکراوە. هەوکات بەشێک لە توێژەرانی کۆمەڵایەتیش بەڕێزان پیان وایە کە زیادبوونی تاوانەکان پەیوەندیان بە بۆشایی دەرونی و شێوازی پەروەردەی ئەو کەسانەوە هەیە کە تاوانەکانیان ئەنجامداوە. هەوکات بە پێی ئامارە نافەرمیەکانی ڕێکخراوەکانی ژنان توندوتیژی و کوشتنەکانی ژنان لە ئاماری تاوانەکاندا پشکی گەورە بەرژنان کەوتووە و بەڕێوەبەری نەهێشتنی توندوتیژ بە ژنانیش لە سلێمانی دەڵێت زیادبوونی تاوانەکانی کوشتن و توندوتیژەکان لە هەرێم پەیوەندی بە گۆڕانکاری ناوچەکانی هەرێم و لایەنی ئابووری و دیاردەی هەڵگرتنی چەکەوە هەیە. ئەوەی ماوەتەوە باسی کێ بەڕێزان پێی هەمان ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم نزیکەی لە 150 تاوانەکانی هەرێمی کوردستان لە سنووری سلێمانی و ئیدارەی گەرمیان ڕوویانداوە. بەڵێ بەڕێزان سبێنێ لە تەوری تری بەنامەکەی خۆتان لەگەڵتان دەبین هەر لە خۆشی دابن.